دایان فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومی لە سنووری قەزای چەمچەماڵ لە بینای کرێدان و مانگانە 10 ملیۆن دینار بۆ کرێکانیان دابین دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە لە سنوورەکە چەندان بینای حکومی حیزب دەستی بەسەردا گرتووە و کردوونی بە بارگای تایبەتی حیزبەکانیان. ئەوەش نیگەرانی بەشێک لە وڵاتیانی ناوچەکەی لێکەوتوتەوە. داخەوە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتەکانی دەسەڵات دەستیان کردووە بەسەر ئەو بینایانەدا و بەکاری ئەهێنن بۆ کاری حیزبی بە هیچ شێوەیەک نەیانگەڕانێتەوە بۆ سەر وەزارەتەکان یاخود بۆ سەر مڵکی گشتی حکومەت. بۆیە لە کاتێکە ئەبینین زۆربەی دایرەکان زۆربەی ئەو شوێنانەی کەوا ئیشی مامەڵەی خەڵکی بەڕێوە بن لە خانووی کرێدان. زۆرینەی پارت و لایەنە سیاسیەکان چەندان بارەگا و ناوەندی ڕێکخراوەییان لە نێو گەڕەکانی سنووری قەزای چەمچەماڵدا داناوە و یەکێتی و پارتیش بە تۆمەتباری سەرەکی دادەنرێن بە داگیرکردنی بینای مڵکی گشتی بۆ بارگای حیزبەکانیان. کە بارگایەکە لای ئێمەیە بارگای حیزبی بەعس بۆ مەقڕی حیزب بووە، ئێمەش ئەو بارگایە هەچ کاتێک کەوتە جێبەجێکردنەوە ئامادەن بیگەڕێنەوە بۆ حکوومەت. بارگایەکی ئێمە بارگای مڵکی گشتی نییە، تەنها بارگای مەڵبەند کە ئەوەش بارگای حیزبی بەعسی هەڵوەشاوە بووە کە لە ساڵی 91ەوە ئێمە لەنا ئەو بینای خۆمانە. لە دەرەوەی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان شارەوانی چەمچەماڵ زەوی تایبەتی بە زۆرینەی لایەنە سیاسیەکانی سنوورەکە بەخشیوە تا بینای لەسەر دروست بکەن و بارەگەکانیان ببەنە دەرەوەی گەڕەکان، بەڵام تا ئێستا هیچ حیزبێکە و کارەی نەکردووە. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت لە ئاگەری چۆڵکردنی ئەو بارەگا حیزبیانی مڵکی گشتین و حیزبیان تێدایە دەتوانن بۆ دایان فەرمانگە سوودی لێ ببینن. ئێمە لە ئێستادا پێویستیمان بە بنکەی پۆلیسی شارەوانی هەیە کە لە شارەکە نیە و بنکەی نێهێشتنی تاوان بنکەی پۆلیسی نێهێشتنی تاوان ئەوەش نییە و شوێنەوار فەرمانگەکەی نییە و هەروەها بنکەی بازرگانی هۆبەی بازرگانی کە هەموو ئەمانە ئەمریان هەیە. ئەکید پێویستیمان بە بینا دەبێت. لە سنوورەکە جگەلەوەی چەندان فەرمانگە لە بینای کرێدان و حیزبیش دایان بینای داگیر کردووە، هاوکات چەندین فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومی لە بینای نەشیا و ناشایستەدان و مەترسی داڕمان و ڕوخانە لە ئارادایە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.